ئێمە لە حکوومەتیش لە خۆمان هەوڵمان داوە هەنگاو بنین بۆ نوێگەری بۆ داهێنانی سیستمی نوێ بۆ گەیاندنی خزمەتگوزاریەکی باشتر سەرەتایەکە بەڵام زۆریشمان ماوە بەرنامەی بایۆمەتریکە جەنابەت ئاماژەت پێدا هەنگاوێک بوو لە هەنگاوەکانمان بەرەو باشترکردنی خزمەتگوزاریەکانی حکوومەت بەرنامەکە ماوە زیندووە دەوری خۆی بینی کاریگەری خۆی هەبوو بەرنامەکە تا ڕادەیەک سەرکەوتنێکی باشی بەدەستەوە هێنا و ئێستا ئێمە وەکو حکوومەت خاوەنی زانیاریەکی زۆر و تۆکمەین لەسەر ئەوەی کێ موچە لە حکوومەت وەرەگرێ چەند موچە لە حکوومەت وەرەگرێ چەندە ئەوەی کە وەریەگرێ لەسەر چه دائرەیەکا وەریەگرێ و زانیاریەکی باشمان هەیە لەسەر موچەخۆر بەگشتی لە هەرێمی کوردستان بەڵام ئامانجی ئێمە هەرگیز ئەوە نەبوو بایۆمەتری بکەین و تەواو بایۆمەتریەکە ئامانج نەبوو بایۆمەتریەکە هەنگاوێکە بۆ بە سیستمکردن بە دامەزراویکردن هی حکوومەتەکەمان بۆیە ئێستا ئەیگوازینەوە بۆ قۆناغی تر کە بەرەو حکوومەتی ئێلکترۆنیە ڕۆین بەرەو حکوومەتی ئێلکترۆنیە ڕۆین هەمیش بەشێکی پەیوەندی بە شێوازی کارکردنی حکوومەت خۆیەتی ئیدارەدانی حکوومەت لە ڕێگای پێدانی مەعاشەوە لە ڕێگای گەیاندنی خزمەتگوزاری بۆ مۆزەفەکانی حکوومەت بۆ بەریدی ئێلکترۆنی لە ناو دام و دەستگاکانی حکوومەت لە هەمان کاتیشدا گەیاندنی خزمەتگوزاریەکان لە ڕێگای بەڕێی ئێلکترۆنیەوە بۆیە ئەمە بەرنمەیەکی درێژخایەنمانە بەرنامەی خزمەت ڕاگەیەنرا کە ئێستا بەشێک هەموو ئەو خزمەتگوزاریانەی کە حکوومەت پێشکەشی بە هاوڵاتیەکە لە پۆرتاڵی حکوومەت هەیە بەڵام ئەمە حکوومەتی ئێلکترۆنی نییە هەنگاوی یەکەمە بایۆمەتریش بەشێکە لەو بەرنمەیە بۆ باشترکردنی خزمەت بۆ خێراترکردنی خزمەت بۆ شەفافترکردنی خزمەتەکان